کاوە عەبدوڵڵا ناسراو بە کاوەچکۆل یەکێک لە سیمادیارەکانی بواری شانۆیە لە سنووری قەزای ڕانیە کە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە دەستی بەکاری هونەری کردووە. ئەو لە ئێستادا بەهۆی تێکچوونی باری تەندروستیەوە ناتوانێت مێژووی ژیانی هونەری خۆی بگێڕێتەوە و توانای ئەنجامدانی کاری شانۆیی نییە. بەڵام وەک هاوڕەکانی باسی لێوە دەکەن کارەکانی هەمیشە زیندون و جێگای تایبەتی خۆیان هەیە. تیمی کەناڵی کێنێن بە مەبەستی هەواڵپرسی سەردانی ئەو هونەرمەندەی کرد و لەباری تەندروستی پرسی. ئەگەر خۆشەویستی بۆ کارەکەی نەبات چەند ساڵی توانی بەردەوام با لەو هەموو لە 84 تاوکو ئێستا بەردەوام بووە عنی گەروانە بە نەیدەتوانی بەردەوام بێ. ئەمیش هیچ ڕێگرێکمان لێ نەکردومە زیاتر هانمانداوە هیچ ئەوە نەبووە ئاستەنگێکی نهاتە بە ڕێگای. لە ڕاستیدا بابم یەکەم کەس بوو کە هاندەرم بوو بۆ ئەوی بچم مۆسیقا هەڵبژێرم کە دەیزانی کە لێرە شانۆنیە کوتی بەپێ ئەوەی کە شانۆنیە لێرە دەتوانی بچی بەشی مۆسیقا هەڵبژێری جگە لە بەشەکانی تر وتی ئەو بۆ تۆ باشتر و توانی تێدا دەرکەوی. بابم هاندەرێکی زۆر بوو بۆ من وە داکیشم ئەوانە بانە من نەمتوانی سەرکەوتە بووم. کارەکانی بابم لە ئاستێکی زۆر بەرزدا و هەز دەکەم ئێستا کە بابم ئاوای لێ هاتووە تۆزێ شانۆ نزم بۆتەوە لە شارەکەیدا. ڕاستە بابم تۆزێ نەساغا بەڵام هیوادارم کە ئەوانەی کە ئێستا لە ناو شانۆدانا بتوانن ئەو ئاستەی هەیەی کە بابم وەکو خۆی لێ بکەنەوە بتوان هاوسەنگێک ڕاگرن کە بە ئەوەی کە بابم لەوێ نییە بتوان ئەوان ئیشەکەی خۆیان بکەن لە ناو شانۆدا. هاوڕێیەکی ئەو هونەرمەندە دەڵێت کاوەجگە لە ئەنجامدانی کاری شانۆیی وەک چالاکوانێک لە سنوورەکە کاری کردووە و ئاماژە بۆ ئەوەش دەکات لە ماوەی ڕابردوودا شانۆ لە سنوورەکە لە سەردەستی ئەو هونەرمەندە تەکانێکی باشی داوە و شوێن پەنجەی کاوەی پێوە دیارە. یەکێک لە هونەرمەندە دیار و دەرکەوتەکانی شاری ڕانی و دەڤەری ڕاپەڕینە هەم لە بواری نواندن چوەکو دەرهێنەر چوەکو ئەکتەر چوەکو نووسری دەقی شانۆیی ساڵانێکی زۆرە لە ڕاستیدا لە هەشتاکانەوە ئەم کوڕە خزمەتێکی گەلێک زۆری بە بزاوتی شانۆ لە ناوچەکە گەیاندووە. جگە لەمە هاوڕێکاوە چالاکوانێکی دیاری کۆمەڵی مەدەنی بووە یەکێک بۆ لەو کوڕەخۆ بەخشانەی کە لە زۆربەی چالاکیە جەماوەریەکانی ئەم ناوچەیە ڕۆڵێکی زۆر دیار و دەرکەوتەی هەبووە. هەمیشە گەنجێک بووە هەمیشە کوڕێک بووە پشتیوانی خەڵک بووە. لە ماوەی ئەم دوو مانگەی کە کاوە ئەو هاوڕێ ئەزیزەمان بەداخەوە بۆ حاڵەتە تەندروستیدا بەو گرفتە تەندروستیدا تێپەڕیوە کە هەمومان تەمەنای لەش ساغی بۆ دەکەین کە بە تەندروستێکی باشەوە بێتەوە ناومان. بەڵام دەتوانم پێت بڵێم ناو بازاری ڕانیە بێکاوەی پێوە دیارە کە ئەمە گەورەی کاوە دەردەخات. مێژووی شانۆ لە ڕانیەدا بەشێکی بە بێگومان بۆ هاوڕێکاوە دەگەڕێتەوە لەگەڵ هاوڕێیانی نیتریشی. بەڵام کاوە یەکێک لە ئەستێرە گەشەکانیەتی کە توانیوێتی ڕۆڵێکی گەلێک دیار لەو مەدانەدا بژێڕێت و هەمووکو هونەرمەندێکی شانۆکار بێتە ئەستێرەیەک کە دڵنیام لە مێژووی شانۆی ئەو ناوچەیەدا هەمیشەوەکو دەنگێک ڕەنگی دیارە بزاوتی دیارە نمایشی دیارە و تام و بووی کاوە تام و بۆیشی تایبەتە. کاوە عەبدوڵڵا لە ساڵی 1967 لە شاری ڕانیە لەدایک بووە و لە ساڵی 1984 دەستی بەکاری هونەری کردووە و هەر لەو ساڵەدا لەگەڵ چەند هاوڕێیەکی تیپێکی شانۆیی بە ناوی تیپی شانۆیی ئاسۆسدا دەمەزرێن و لە ساڵی 1970 لە نمایشی شانۆیی شێتەکانی ئەو ڕۆژگارە لە شاری سلێمانی ڕۆڵ دەبینێت و خەڵاتی یەکەمین ئەکتەری کوڕی بەدەستێناوە. ئەو لە ئێستادا خاوەنی زیاتر لە 60 کاری شانۆییە و جگە لە ڕۆڵبینین وەک دەرهێنەر و ئامادەکاری شانۆش کاری کردووە و چەند ساڵێکیشە بەرپرسی تیپی شانۆیی ڕانیەیە. دوایین کاری ئەو هونەرمەندە شانۆیەکی تەنز ئامێزی سەرشەقام بووە بە ناوی بەردەکانیش قسەیان هەیە. سامان عومەر، KNN ڕانیە.